باسێک دەربارەی سیاسەتی اتحاد و تەرەقی لە کوردستانە. اتحاد و تەرەقی کە لە ساڵی 1970 انقلابێکی عسکەریان کرد، کۆدەتایەکی سەربازیان کرد بەسەر سوڵتان عەبدولحەمیدە، ئەویان لا بردو وردەوردە خۆیان بوون بە دەسەڵاتدارێک. بەشێکم لە ئاڵلقەی ڕابردووە باس کرد کە باسی بارودۆخی پێش کۆدەتاکەی ئەوان بوو. ئەمڕۆ ئینشاءڵڵا بیرخستنەوەک دەربارەی دوو خاڵی سەرەکی یەکەم بارودۆخی نێودەوڵەتی و ململانەی هێزە نێودەوڵەتیەکانی ئەو کاتە و کارتێکردنیان ئینگلیز، فەڕەنسا، رووسیا، ئەڵمانیا ئەوانە کە بەرهەمی ڕەنجی هەمویان و دەستێوەردانی هەمویان هاتبووە سەر ئەوەی کە خەڵکانێکی بیرنامۆ کە لەمە بەدووە هەر بە بیرنامۆ باسییانەکەم مەبەستم ئەو زاراوەیە کە ئێرانیەکان پێڵن غەرە بزەدە، واتە ئەوانەی کە بە ئەفکارێکی ڕۆژئاوایی کەوتونەتە ژێر کاریگەری ئەفکاری ڕۆژئاواییەوە و ئەو بیرەی ئەوان بەڕاستەزانن و دید و تێڕوانینی ئەوان بەڕاستەزانن. هەروەها ئەمەش دروستبوونی نەوەیەکی بیرنامۆی ئاوا کە چۆن لە کۆمەڵگەی عوسمانیدا لە ماوەیەکی زۆر بەهۆی دەستێوەردانی سەفارەتەکان و بەهۆی خوێندنەوە کە هەبوو، خوێندن لەو ئاخریانەی دەوڵەتی عوسمانیە کە چاوەڕوانەکرا هەندێک ئیسلاحاتی تیا بکرێ، چاکسازی یاسایی دەستوری لە خوێندن لە هەرچی مەجالەکانی تری ژیان هەیە بکرێ، تا ڕادەیەکی زۆر دەستێوەردانی ڕۆژئاوای تیا بوو، منهەجی خوێندنەکان گۆڕابوون، مامۆستاکان لە زۆر شوێنە کە دەرسیانەوتۆ بە تایبەتی لە کۆلیجی سەربازی، لە پەروەردەی سیاسی، لە کارە دیبلۆماسیەکانە، لە تەعینکردنی ئیداریەکانی بەڕێوەبردن، لە تەعینکردنی ئیداریەکانی حکومەت، ئەندامانی هەردوو مەجلیسەکە، مەجلیسی مەبعوثان و مەجلیسی ئەعیان کە وەکو مەجلیسی پەرلەمان و کە لە هەڵبژێرراوی خەڵکی بوون، هەروەها ڕاوێژکاران کە لە دەوری سوڵتان بوون، هەروەها بەهۆی تەعینکردنی سەفیرەکانیان، سەفیری دەوڵەتی عوسمانی لە وڵاتانی ڕۆژئاوا و ئەو سەفیرانەش چۆنێتی کارکردنیان لەو وڵاتانە و متەئەسربوونیان بە وڵاتانە، هەروەها لە ڕێگای ئەو تێکەڵبوونەی کە نوخبەیەکی عوسمانی تێکەڵاو بە ڕۆژئاوا بوو بە شێوەیەکی گشتی. لێرەوە دوو پۆل خەڵک دروست بوون، پۆلێکیان کە باوەڕیان وا بوو پێویستە بۆ پێشخستنی وڵات، بۆ ڕاستکردنەوەی باری لاری دەوڵەتی عوسمانی، بۆ پێشخستنی ئومەتی ئیسلامی کە لە ژێر دەستی عوسمانیەکانە بوون، گۆڕانکاریەک ڕووبدا وەکو ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕووەدا. دوو نوخبە هاتبوونە پێشەوە، نوخبەیەکیان کە ئیسلامی بوون، باوەڕیان بە ڕەسەنێتی شارستانێتی ئیسلامی هەبوو، زەمینەی ئیسلامەتی بمێنێ، بەڵام نوێکردنەوەیەکیشی تیابێ، چاکسازیەک لە ئیدارەی دەوڵەتا بکرێ، لە شێوازی و تەعینکردنەکانە بکرێ، هەروەها لەو شتانەی کە ئینسان ئەتوانێت لە ڕۆژاوە ئیستیفادەی لێ بکە وەکو ئیدارەی سیاسی یا ئیدارەی کۆمەڵگەکە یا دامەزراندنی کۆمەڵگەیەکی مەدەنی بەهۆی دەستگای ڕۆشنفکری مەدەنی وەکو ڕۆژنامەگەری، وەکو خوێندنی ئازاد، هەروەها ئەو مافانەی تر، ئەو شتانەی تر، ئەو دەستگایانەی تری دەوڵەتی یان مەدەنی کە هەبوون. بە شێوەیەکی گشتی ئەم نوخبە ئیسلامیە باوەڕی بەوە هەبوو. لە بەرامبەریشە نوخبەیەکی تری سیاسی هەبوو کە زۆرتر کەوتبووە ژێر کاریگەری بیرمەندانی ڕۆژئاواوە، بە تایبەتی کە هەندێکیان لە ڕۆژئاوا خوێندبوویان، لە بەعەساتی دەوڵەتی عوسمانی کە ناردبوونی بە خوێندن لەوێ متەئەسر بووبوون. بۆ نمونە هەندێک متەئەسر بووبوون بە مۆنتسکیۆ لە فەڕەنسا، یان هەندێکی تر لە ئەڵمانیا، هەندێکی تریان بۆ نمونە لە وڵاتانی ترا کە خوێندبوویان کەوتبوونە ژێر کاریگەری گۆڕانکاریەکانی ئەو سەردەمەی
ئەوروپاوە ئەوانش هاتبوونە سەر ئەو باوەڕێی کە ئەگەر دەوڵەتی عوسمانی بێوێ پێشکەوێ وەکو ئەوروپای لێبێ ئەبێ پێش هەموو شتێک ڕابردووی خۆی بەڕەشدا بنێ ئەو دینەش کە ئیسلامەتیە لە لای عوسمانیەکان وەکو دینی مەسیحێتیەکەی ئەوروپا کەنار بدرێ یان پیرۆزیەکی بۆ دروست بکرێ و شوێنێکی دەستگا و دائیرەیەکی پیرۆزی بۆ دیاری بکرێ وەکو فاتیکان ئەم دوو نخبەیە هەردوو لایەن وردە کارتێکردنیان هەبوو بەڵام بە طبیعەتی حاڵ ڕۆژئاوا بە تەئکید بێگومان پشتی بیرنامەکانی ئەگرت چونکە بە بەچکەی خۆی ئەزانین بە ڕۆڵەی خۆی ئەزانین ئەیزانین کە ئەوانە پلانی ئەمان ئاسانتر تەنفیزەکەن هەروەکو ئێستا ئەتوانم نمونەیەک بێنمەوە چونکە زۆر بەداخەوە حتا ئەم دەرسەکە باسی یەکەم بۆ خۆم کە مەلەفەکانمە خوێندەوە کە کتێبەکانمە خوێندەوە لە بەردەستمان پێش 100 ساڵەکە من باسی یەکەم ئێستا کەچی بزڵبت ئەڵێی واقعەکە و ئێستا سەر لە نوێ ئەڵێی هیچ شتێکی لێ نەگۆڕاوە لەم ئومەتەیە ئەتوانم نمونە نەکرد بە عێراق بێنمەوە یا بە پارتی وێچێتی و ئەو نخبە کوردیەی ئێستا دروست بوون کە نخبە ئیسلامیەکە پاڵ پێوەنێنە ئەولاوە هەروەها بە نمونەیە کە هەموو ڕۆژێک لە بەرچاومانەوەکو عەرەفات دوایی هێنانە پێشەوەی مەحموود عەباس ئەبوو مازن گەڕان ئێستا بۆ بەدیلی مەحموود عەباسیش کە بریتیە لە محەممەد دەحلان کە ئەمانە بریتین لە نوێنەران و هەڵسوڕێنەرانی پرۆژەی ئیسرائیلی ئەمریکی ڕۆژئاوایی بەسەر کۆمەڵگەی فەلەستینیا لە بەرامبەریشیانە نخبەیەکی ڕۆشنفکر کە بریتین لە حەماس و ئەوانی تر بە تایبەتی حەماس نوێنەری میلەتی خۆیانن ڕەسەنێتی و نوێخوازیان تایە بەتوانان شەعبیان زۆر پێشکەوتون هەموو بەها و نەریتی کۆمەڵگەکەی خۆیان پاراستووە لە ڕواڵەتیشە واجهەیەکی گەورە بە قووەتی حیزبیان دروست کردووە بە پەرلەمان هاتوونەتە پێشەوە بە ئینتیخابات هاتوونەتە پێشەوە و زۆرینەیەکیان لە پەرلەمانە دروست کردووە بەڵام ئیسرائیل خودی سەرۆک پەرلەمانەکە و 22 ئەندامی تریشی فڕاندون هەروەها 14 وەزیر و نائیب وەزیری فڕاندون بۆ ئەوەی شەلەلێک بخاتە ناو بۆی حکومەتەکەی ئیسماعیل هەنیە ئیفلیچکە ئێمە هەر وەختێک کە تەماشای ئەم نمونەیە ئەکەین طبعا ئەم نمونەیە هەمان نمونەشە لە عێراقا هەمان نمونەشە ئێستا کە لە مشەڕەفە ئەیبینین بۆ نمونە لە پاکستان پەروێز مشەڕەف تەنها یەک شەخصێکە انقلابێکی عسکەری کردو هاتۆتە سەر حکم کە لەسەر حکمە حیزبێکی دروست کردووە بەشێک لە عەلمانیەکانی کۆ کردوتۆ ئێستاش بە تەمایە لەگەڵ بێنەزیر بۆ تۆ ڕێک بکەوێ بۆی ئیسلامیەکان بخاتەلاوە چونکە دید و تێڕوانی سۆسیال دیموکراتیەکەکەی پیپلس پارتی لە پاکستان کە بێنەزیر بۆ تۆی با بەڕێوە هەروەکو دید و تێڕوانینی غەربزەدەی و بیرنامۆیی مشەڕەف وایە بەرامبەر ئیسلام و ئیسلامیان کەوابوو غەرب محاولەیەوە کە بەم دوو خەتە گەورەیە هەم بە عەسکەریەکە و بە خەتە مەدەنیەکەش کە بێنەزیر بۆ تۆی گرێ بە ڕۆژنامەگەری و بە دارایی بە سوڵتەیەکی سیاسی کە ئەوانەی گرنە بەردەست و حیزبەکەی خۆشی هەروەها دەسەڵاتە عەسکەریەکەش کە هەیە غەربیش لە پشتیانەوە ئەوەستێتەوە ئەتوانن ئیسلامیەکان کارکەنار بکەن با شەعبیەتیشیان هەبێ ئەمەی کە لەوێ ڕووەدا لە ئەفغانستان لای حامید کەرەزای ڕووەدا لە کوردستانی ئێمە لای پارتی وێچێتی ڕووەدا ئەوەی لە فەڵەستینەی بینین ئەوەی لە وڵاتانی تریژەی بینین هەمان نەسەقا هەمان شتەکە دیسان تکرارە بێتەوە مع العلم ئێمە ئێستا باسی 100 ساڵ لەمەوە پێشەکەین یعنی 98 ساڵ لەمەوە پێشەکە من باسەکە مەڵێم ئەم انقلابە بەم شێوەیە کە ڕوویداوە ئێستاوا بوو بە 99 ساڵ لەو سەردەمەیە لە ساڵی 1970 کە گروپی اتحاد و تەرەقی بە قووەت بوون مرکزی تەوجیهکردنیان ئاراستەکردنیان لە پاریسەوە بوو لەوێ ڕۆژنامەیان دەرەکرد لەوێ تەوجیهیانە کرد کە بە ناوی تەسویری ئەفکارەوە دەرەچوو ڕۆژنامەکەیان کە نامێق کەمال سەرپەرشتیە کرد کە یەکێکە لەوانەی زۆر متەئسیر بوون بە مۆنتسکیۆ دوو کەسی تر یارمەتی دەری بوون کە کورد بوون یەکێکیان زیا پاشایە یەکیشیان ناوی شناسی ئەفەندیە کە ئەم دوانە هەردووچیان کاریگەریەکی گەوریان لەسەر داڕشتنی فکری اتحاد و تەرەقیەکە هەیە ئەم بیرنامۆیانە تەوجیهاتی
ئاڕاستەی ئەندامانی خۆیانە کرد لە فەڕەنساوە مرکزی ڕێکخستن و تەنزیماتیش بریتی بوو لە ئەستەمبول هەروەها بەیروت و میسریش طبعاً دوایی تر ئەنجا مرکزی کۆبوونەوەی سەربازیەکان و ڕێکخستنی جەیشێکی ژێرزەمینی لە سالۆنیک بوو لە یۆنان کە دوایی لەگەڵ بولغاریەکان جەیشێکی تری بولغاری ئیلتیحاقی پێوە کردن و لەوێوە هاتنە سەر ئەستەمبول انقلابەکان لەسەر سوڵتان عەبدولحەمیدی دووەما کرد ئەویان کارکەنار کرد و محەممەد ڕەشادی برایان هێنا کە جێلیش بوو کردیان بە سوڵتان بۆ ئەوەی هەموو شتێک بکرێتە ژێر دەسەڵاتیانەوە لەلایەکەوە ئەو زەمینە فکریەی کە نامق کەمال بۆی دروست کردبوون کە ڕۆژنامەی تەسویری ئەفکار کە لە پاریسەوە دەرەچوو بە شێوەیەکی گشتی ئەمانە تەوجیهەکەیان کرد ئەم مەجموعە خەڵکە کە بیرنامۆ بوون لەناو خوانە جەمعیەتێکیان دروست کرد سەرەتا ناوی جەمعیەتی ئیتیحادی عوسمانی بوو جەمعیەتی ئیتیحادی عوسمانی طبعا نانوێرە ناوێکی تری نامۆی لێبنێن ناوێکی تری غەریبی لێبنێن بۆ ئەوەی کاردانەوەکەی وانە بێ خەڵک سڵی لێ بکاتەوە بەڵام کە ناویان ناعوسمانی عوسمانی ناوەکە هێشتا هەر لە ناو خەڵکا مەرغوبە ئەمانیش نەبوون بەوەی زەمینەیەکی زۆری جەماوەری بۆ خۆیان دروستکەن ڕۆژنامەیەکیشیان دەرکرد هەر بە ناوی عوسمانی دەریان کرد لە ساڵی 1993 ڕۆژنامەکەیان دەرکرد بە ناوی عوسمانی سەیر ئەوەی کە دەریشی کرد بۆیان دیسان دوو کوردی تر بوون کە عەبدوڵڵا جەودەت و ئیسحاق سکوتیە کە عەبدوڵڵا جەودەت و ئیسحاق سکوتیە هەردووچیان کوردن دوانی تریژ یارمەتی دەریان بوون و تمێکیان ناوی ئیبراهیم تەمۆیە ئەلبانیەکیان ناوی محەممەد ڕەشید و شەرکەسیە واتە ئەوانەی خەڵکی لای چیچان و داغستان و ئەو ناوە ئەمانە بە شێوەیەکی گشتی سەیری من تا ئێستا ناوی حەوت کەسم هێناوە بەڵام چواریان کوردن بیرمەندن ئینسانی مفەکرن بەڵام دژ بە ئیسلامن ئامادەی ئەوەن کە ئیسلامەکە بخەنە کەنار و چکە باوەڕیان بەو سکولەریستیە بەو لائیکیزمیە هەیە کە لە ئەوروپایە هەیە واتە مەبەستم زیا پاشا و شناسی ئەفەندی و عەبدوڵڵا جەودەت و ئیسحاق سکوتی کە ئەم چوارەیان کوردەکانن کاریگەریان لەسەر زەمینەی فکری ئەم بیرنامۆیە چەند بووە دوای ئەم جەمعیەتی ئیتیحادی عوسمانیە ئەمەیە کە ئەبێتەوە بە جەمعیەتی ئیتیحاد و تەرەقی یان دوای پێی وترا تورکیا الفتات لەو سەردەمە هەروەکوتم عەرەبەکانیش میسر الفتات یان و کوردستانیەکانیش کوردستان فتات یان دروست کرد بوو چونکە ئەو سەردەمە ناوی وابوو ئەڵمانیا الفتات هەبوو بەریتانیای فتات هەبوو ئەمە لەم شێوەیە ئەو وشانە دروست دەکرا چۆن ئێستا مۆدێلی هەرچی شتێک هەیە بەشێک لە مافی مرۆڤ و ئەو جۆرەشتە سیاسیانەی پێوە ئەلکێنن ئەم گروپی ئیتیحاد و تەرەقی کە دروست بوو ویستیان دوو هەدەفی گەورە بهێنەدی وەکو استراتیجێتی خۆیان ئەیانویست یەکەم دەوڵەتی عوسمانی ببێ بە دەوڵەتێکی نەتەوایەتی عوسمانیانە عوسمانلی لە سیستمیشا ببێ بە مەلەکیەی دەستوری پاشایانە بێ وەکو بەریتانیا بۆ نمونە یان ئەڵمانیا و کاتە مەلەکی بێ وەک زۆر وڵاتی تر بەڵام دەستوری بێ واتە پەرلەمانی هەبێ انتخابات بکرێ ئەحزاب هەبێت فراحیزبی هەبێ ئەوانە بتوانن بێن لە پەرلەمانێکی هەڵبژێراوە ئیدارە و سیاسەتی وڵات ببن بەڕێوە خۆیان وەکو یاسا و ڕێسادا بنێن و هەروە حکومەتێکیش بۆ تەنفیزکردنی جێبەجێ بکەن و دیسان لە هەمان کاتیشا دادگا جیاکەنەوە لە دەسەڵاتی حکومەت و پەرلەمان ئەمە یەکەم خاڵ کە ئەیانویست دەوڵەتی عوسمانی ئاوای لێبێت دووهەم ئەیانویست شریعەتی ئیسلامی کە زەمینەی یاسا و ڕێساکانی دەوڵەتی عوسمانی بوو ئیلغا بکرێتەوە لە شوێنی ئەو مرکزیەتیەکی تون دروست بکرێ بۆ یاساکان کە پەرلەمان دەریانەکە ئەو کاتەش یاساکان بە شێوەیەکی گشتی لە سویسرا و فەڕەنساوە خوازرا بوون و تەرجمەی تورکی کرابوون و زۆر لەو دەستورانەی کە سوڵتانەکان ناچارەکران کە ئەبێت تەنفیزی بکەن وەکو خەتی هەمایۆنی و پرۆژەی گوڵخانە و ئەوەی کە درا بە سوڵتان عەبدولحەمید کە دوای شەڕی رووسیا لەگەڵ عوسمانیەکان کە عوسمانەکان تێکشکان لە ساڵی 1976 کە سوڵتان عەبدولحەمید هاتە سەر حکوم فەرزیان کرد لەسەری کە ئەبێ ئیش بەو دەستورە بکە کە
مدحت باشا داير رشتبو مدحت باشاش كرابو بالصدر الأعظم وات الرئيس وزراء كبريتي ولا يشيشي جولكي دونما بلام ناوي مدحتا أمانة هموي هن إلغاي كردبو سلطان عثماني طبعا سلطان عبد الحميد بلام أم بزوتنوي اتحاد وترقية أم عسكرياني لسالوني كوبو بونوا أم بيرمنداني وكو عبد الله جودة نامخ كمال أمانة كتوجيه أنا كلا فرنسا بو بيروت وبو قاهرة ليش بجريدة وطبعا هاتو ديسان بو ناو دولة عثماني هروها أو تنظيماتاني كلا اسطنبول إيشي أنا كردجي سلطان وخوشان ريق خصبو آمادة كردن هتاكو أو انقلاب الرويدا بشويتي قشتي أمانة جمعية اتحاد الترقي بوشوي دروزبو أحمد رزاك يكمين سروكي بو خوشي مجرى خوي بترك كرابو أو جريدة مشورتي دركرد أحمد رزاق خوي تلبي بردستي يشيك بيلن بيار آسي كتلبيشي مباشري أوغست كونتا كمعلومة يعني يشيك لواني كترويجي بيرو باوري شورشي فرنسي بلاو كرد ولا دولة عثمانية طبعا بجريدة كشوكاتا دريكرنا جريدة مشورت بو ما بسم لا أحمد رزاق خويتي أحمد رزاق يكمين سروكي جمعيتي اتحاد ترقية كلمة اتحاد ترقي كجوكو موديلي لها چونك دوائي لكردستاني شهر لناو كردكاني شهر اتحاد ترقي كردي درست بيه لناو عرب كان اتحاد ترقي عرب درست بيه لناو ألبانيا كان هروها اتحاد ترقي ألبانيا كان درست بيه وبهمان شيوا تماشاكن أم بيرنامو يعني بشويش يقشتي آوا دروس بون بلام للايكي تروا هروكو چون استا لعراقي استايا هندكس لسطاصد متأثرن ببروجة أمريكية كهنديكي كس هنديكي كا متأثرن ببروجة أوروبائي واتبا خطي بريطانيا وبيونديان بودروس بيتو أو سردما جوابو شون جماعتي اتحاد ترقي هبون بوشي وأفكارانيان عكس كردوا لبرامبريشيانا تياري تري فكري تري علماني هر بهمان شيء دروس بوبو كيجي بربره وناوي صباح الدين بو صباح الدين ابن الدامادي بيوتري كنزيق بو لسلطان محمودي الدوهموا كابرايشي سرخوش بو دائما يجي كلوانيك يكم كسبوا بماسوني لعائلة عثمانية مشهور بو بويك دائما لقل افرتانا دوائي متهم بو بويك باريشي زوري دزيوة درا بە دادگا بەڵام پێش حکم دەرکردنی هەڵات ئەوێش چوو بۆ پاریس لە پاریس لەوێ بوو بە معارەزەی دەوڵەتی عوسمانی جەمعیەتێکی دروست کرد طبعا کاتە هەمووی ناوێنرا جەمعیەت وشەی حیزب بەکار نەهات یان جەمعیەت یان نادی ئێستا کە پێیان ئەڵێنەوە کۆمەڵەیان یانە بەڵام هەر بەو شێوەش ناوەنرا جەمعیەت ئەو کاتە ئەوش جەمعیەتێکیکەی دروست کرد ناوی جەمعیەتی لامەرکەزیەت بوو جمعيتي لا مركزية كي أو بعكس اتحاد الترقي واتحاد الترقي كان كتركيا كان ين تورانيزم داهنا دوايبون ببانتورانيزم زياتر برو عنصريتي شي تركيا نبرد بلام أم تياري صباح الديني ابن داماد برو فكرك الروي بو أويك فكري انجلو ساكسوني عكس كاتو لو سردما باوي بو هي كاتبة فرنسي مشهور هي ناوي آدم ووندا أو أيويست أم فكراني آدم ووند بلاو كاتو جمعية كشي كدروسي كردبو لسر أساسي ودروسي كردبو بزدقي وآشكرايش داواي أويا كرد كأوروبايا كان بزدقي وعلني بينو دسخنا ناو كاروباري ناو دولة عثمانية إصلاحاتك فرز كان لسري أمدو تيارة علماني هردو كان بوشيويا هبون هروك شون مبيني من العراق لناو توجهي أمريكا كان برامبر بعراق كان خطيك علاوي هبو كبيوز بو بالCIA بمخابرات أمريكي خطيكي ترهبو الربط بو ببنتاغونو كوزارة برقري أمريكية كبريتي بولا أحمد شلبي هردو لايان دو بروجيان بيبو هرچن هر بروجيكي أمريكاية أما جوهابو دو بروجي سكولاريستي لايكيزما هر لأوروبا وديتوا هەردووکیان لە پاریسەوەن بەڵام ئینگلیزەکان زۆرتر لایەنگری خەتی ئیتیحاد و تەرەقیەکانە کرد زیاتر چونکە دەسەڵاتیان زۆرتر هەبوو لە تەدمیری دەوڵەتی عوسمانیە
عسکەریەکانیش زۆرتر بەلای ئەمانە ئەهاتن مسلسێکی شەڕیش دوایی هەر لەمانەوە دروستە بێتەوە لە تەلعەت پاشا و جەمال پاشا و نازم بێگ کە ئەمانە کاریگەرترە بن بۆ دروستکردنی ئەو زەمینەی دوایی مستەفا کەمال دێتە پێشەوە دوای 15 ساڵ لەمان کاریگەریەکی گەورەیە بێت لەسەر ئێڵغاکردنەوەی خلافەتی عوسمانی کە هەر بە ناویش مابوو لەسەر ئێڵغاکردنەوەی خلافەتی عوسمانی. بە شێوەیەکی گشتی ئەمە پێویستە شارەزاییەکمان لەم بارودۆخانە هەبێ کە لە چووەوە ئەم مرکزی تەوجیهە دروست بوو ئەم بیرنامۆیانە چۆن دروست بوون لەو سەردەمانەیە چونکە ئەمانە بۆیە برانی بەڕێز ئەم باسانە بۆیە کاریگەرن چونکە هەر یەکێک لەم ڕووداوانەی لە ئەستەمبول ڕووەدا هەر یەکێک لەم شەخسیەتانەی ناویانە برێ لێرە دوایی کاریگەریانە بێت لەسەر ڕووداوەکانی تری کوردستانی ئێمە کوردستانی گەورە یان لە تەکانی تری کوردستان کاریگەریانە بێت دوایی لەسەر شەخسیاتەکان چونکە هەروەکو پێشتر باسم کردبوو من ئەم زنجیرە دەرسانەم کرد بە سێ خەتەوە بە سێ قۆناغەوە قۆناغێکیان تا ساڵی 1970 کە ناوم ناوە ڕیشی کورد کە ناوم ناوە ڕیشی کورد بریتیە لە تاریخی ئیمارەتە ئیسلامیەکان تا سەردەمی کۆتایی دەوڵەتی کۆتایی حکمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم ئەمە لێرە باسی ئیمارەتە کوردیەکانی تایە لە دوای ساڵی 1970ەوە کە ئیتیحاد و تەرەقی دروستە بێ و دێنە سەر حکومی انقلاباتی عسکەریەکەن دوایی لە مدەی 15 ساڵە تەصفیەیەکی زۆری کورد و عەرەب و ئەلبانی و ئەوانی ترەکەن دەوڵەتێکی قەومی تورکی شۆڤێنی دروستەکەن کاردانەوەیەک بەرامبەر ئەمانیش کە دروستە بێتەوە لە دوو خەتی نوخبەویە دروستە بێت لە کووردا نوخبەیەکی دینیە کە دەسەڵاتێکی زۆری هەیە و سوارچاکانی حەمیدیە لەگەڵ ئەوانە ماونەتەوەکو ئیبراهیمی ملی و حرەکەتی تا ئەگاتە حرەکەتی شێ مەحموو هەرسێ ئیدارەکەی کە دروستی کردووە یان 1925 شێخ سەعیدی پیران یا شێخ عەبدولسەلامی بەرزانی یا شێخ سەعیدی حەفید و هەروەها ئەوانی تر کە ڕوویداوە لەو سەردەمانەیە کە دوایی ئینشاءڵڵا ئەوانش دێمەوە سەریان حرەکەتێکی تریش هەر نوخبەکانن نوخبەیەکی لائیکیزمی کوردین سکولەرستین دین لە دەوڵەت گوێ ئەکەنەوە زەمینیان زەمینەیەکی فکری متەئەسیربوونە بە بیرنامۆیی دەرەوە ئەوانش کە ئەبنەوە دوایی بە میراتگری هەردوو قۆناغەکەی ڕیشی کوردێتی لەگەڵ فترەی کاردانەوەکە ئەوەشیان دوای ڕیشی کوردێتیەکە کە ناوم ناوە سمێڵی کوردایەتی ئەبێتەوە بە دوو پۆل لە شخصیاتێکیان کۆمەڵێک ئینسانی پێشەوان فەرماندەن هەڵکەوتون لێهاتووی ناو کوردن ناودارانی کوردن کە لە بەرزانیا کۆتاییان پێدێ ئەوانی تر کۆمەڵی خەڵکی ترن ناودارە بن بەڵام پەیوەندیان بە دینەکەەوە نامێنێ وەکو جەلال تاڵەبانیە مەسعود بەرزانیە ئۆجەلانە قاسم لۆیە سعیدی شەرەفکەندیە و هەروەها ئەوە قۆناغێکی سێهەمە کە لە دوایە بڵین لە مدەی ئەم 50 ساڵەیە زیاتر کاریگەرە بێتەوە لە هەندێک شوێنە 50 ساڵ لە هەندێک شوێنە زۆرتر یا کەمتر بەنسبەتی ئەو سەردەمەوە ئەم دوو تەیارە فکریە هەبوو ئەو شخصیەتە کوردیانە کاریگەر هەبوون هەر یەکێک لەوانەوەکو زیا پاشا و شناسی ئەفەندی و عەبدوڵڵا جەودەت و ئیسحاق سکوتی و ئەمانە کاریگەریان لەناو ئەستەمبوڵا هەبوو لە پاریس هەبوو هەروەها خەڵکانێکی تر کارتێکردنیان هەبوو وەکو شەریف پاشا خەڵکی سلەیمانیە لە ساڵی 1909 لە ئینقلابەکەی ئەمانە لە ستۆکهۆڵم سەفیر بوو هەر سەفیری سوڵتان عەبدولحەمید بوو کە لەوێ بوو ئەمەش لە سەرەتاوە تەئیدی ئەم ئیتیحاد و تەرەقی کرد ڕۆڵێکی زۆر گەورەی بینی بۆ تەمویلیان بۆ پارە پەیاکردن بۆیان هەروەها بۆ پەیاکردنی تەئیدێکی نێودەوڵەتی بۆ جموجوڵ و بزاوی جەمعیەتی ئیتیحاد و تەرەقیەکە بەڵام دوایی لیان پشپەل کەوت و لیان هەستی پێکرد کە ئەمە کڵاویان کردنە سەریان کارتێکردنێکی زۆر سلبی هەبوو